بینەرانی عزیزی کورسانی و سڵاوتان لێبێ، من زریان ڕەحمانم. هەواڵا بوریەکانتان پێشکەشەکەم. سەرەتاش با گرنگترین ناونیشانەکان دەست پێ یەکەم. وەزیری کشت و کاڵی هەرێمەڵێت لە سەرەتای وەرزی بارانبارینەوە ڕێژەیەکی زۆر باش ئاو کۆکراوەتەوە. 20 بەنداوی بچووک و مامناوەند بە تەواوەتی پڕبوون. بارانبارین لە چەند ڕۆژی ڕابردوو زیانی بە بەشێکی خانووە کەلەپوریەکانی سلێمانی گەیاندووە. نزیکەی 10 خانوو داڕماون و دیوارەکانیان ڕۆچوون. هێرشێکی درۆنی کرا سەر کێڵگەی نەوتی عێراق و وەزارەتی بەرگریش ئەڵێت درۆنەکە نەتەقیوەتەوە، هیچ زیانێکی نەبووە. باسی تایبەتمەندیەکانی کێڵگەکەتان بۆکەم. ئەمریکا و ئیسرائیل بڕبڕەی پشتی پیشەسازی ئێران بە ئامانجەگرن. دوو گرنگترین کۆمپانیای پۆڵا لە ئێران کراونەتە ئامانج بەهۆی ئەو هێرشانەوە بەرهەمهێنانیان ڕاگیراوە. دووبارە سڵاوتان لەبێت. لەخوا بە زیابێزستان و بەهارێکی پڕبەرەکەتمان هەبوو. وەزیری کشت و کاڵی هەرێم ئەڵێت لە سەرەتای وەرزی بارانبارینەوە ڕێژەیەکی زۆر باش ئاو کۆکراوەتەوە. 20 بەنداوی بچووک و مامناوەندیش بە تەواوەتی پڕبوون. بێگەر تاڵەبانی وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم ئەڵێت بەپێی پلانی زستانی و لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتی بەندا و کۆگاکانی ئاو توانراوە لە سەرەتای وەرزی بارانبارینەوە سوود لە باران و داهاتی ئاوی ئەمساڵ وەربگیرێت و ڕێژەیەکی زۆر باشیش ئاو کۆکراوەتەوە. وتی 20 بەنداوی بچووک و مامناوەند لە تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان بە تەواوەتی پڕبوون بە شێوەیە کە بەنداوی دەربەندیخان 3 ملیار و 300 ملیۆن مەتر سێجا ئاوی تێدا کۆکراوەتەوە. بەنداوی دووکان 3 ملیار و 700 ملیۆن مەتر سێجا. بەنداوی دهۆکیش ڕێژەیەکی باش ئاوی تیا کۆکراوەتەوە نزیکە لە پڕبوون و 47 ملیۆن مەتر سێجا ئاوی تایە. بەنداوی گۆمەسپان 20 ملیۆن مەتر سێجا ئاوی تایە کە 160 ئاوی کۆکراوەی ئەم ساڵە و بەردەوامیش ئەو ڕێژەیە زیاد ئەکات. بێگەر تاڵەبانی ئاماژەی بۆش کردووە کە بەپێی پلانێکی زانستی هەنگاو بە هەنگاو بەنداوەکان پڕ ئەکرێن، ڕۆژانەش بە ڕێژەیەکی باش زیاد دەکات و پلانیشیان هەیە بۆ کۆکردنەوەی زۆرترین بڕی ئاو لە کۆتایی وەرزە. هەرچەندەوەکو باسم کرد بە فروبارانێکی زۆر پڕخێر و بەرەکەتمان هەبوو لە ماوەی زستان و بەهاری ئەمساڵ، بەڵام هەندێک زیانیشی بە دوای خۆیان هێنا. بۆ نمونە ئەمەی کە بۆتان باسەکەم، بەهۆی زۆری بارانبارینەوە کەرتی شوێنەوار لە سلێمانی زیانی بەرکەوتووە. زیاتر لە 10 خانووی کەلەپوری داڕ و خاون یان دیوارەکانیان ڕۆچووە. بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلێمانیش ئەڵێت ئاگاداری ڕەوشی خانووەکانن لە هەوڵەکانیشیان بەردەوامن بۆ پاراستن و ڕێگریکردن لە تێکچوونی ئەو شوێنەوارە گرنگانەی سلێمانی. هاوڵاتیانیش داوا لە حکوومەت و لایەنی پەیوەندیدارەکەن کە بە زووترین کات کار بۆ نۆژەنکردنەوە و پاراستنی ئەو خانوانە بکەن. دیمەنی داڕوخانی خانوویەکی کەلەپوریا لە سلێمانی. کۆتا شەپۆلی بارانبارین لەم مانگەدا بووەتە هۆکاری داڕوخان و ڕۆچوونی دیوار و زەوی بەشێک لە خانووە کەلەپوریەکانی سلێمانی کە مێژووی بنیاتنانیان بۆ زیاتر لە 100 ساڵ دەگەڕێتەوە. لە ماوەی چەند ڕۆژێکدا بەهۆی بارانبارینی بەخوڕ نزیکەی 10 خانووی کۆن و کەلەپوری لە گەڕەکەکانی سلێمانیدا داڕوخان و زیانیان بەرکەوتووە. لە ئەنجامی ئەم شەپۆلە بارانبارینە کە شارەکەمانی گرتوتەوە، ڕۆژانە چاوەڕێ تەپینی چەندەها خانووی کەلەپورین لە ناوەندی شارە ناوگەڕەکە کۆنەکاندا. هەر لەو چوارچێوێدا نزیشی 10 خانووی کەلەپوری زیانی زۆری پێگەیشتووە. ئێمە وەکو شوێنەواری سلێمانی بەردەوام لە هەوڵەکانمانداین بۆ پاراستنی ئەم خانوو کەلەپوریانە، ئەوش لە ڕێگەی دابینکردنی هاوکاری لە ڕێی خێرخوازانەوە بێ، لە ڕێی حکوومەتەوە بێ بۆ پاراستنی ئەم خانوو کەلەپوریانە. بەپێی ئاماری بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلێمانی نزیکەی 2000 شوێنی کەلەپوری و مێژووی بوونی هەیە و بەشێک لەو خانووە کەلەپوریانە لە بەردەم هەڕەشەی لە ناوچووندان. هاوڵاتیانیش داوا لەلایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن کە پارێزگاری لە مانەوەی ئەو خانوانە بکرێت وەک بەشێک لە مێژووی شارستانیەتی سلێمانی. هەستێکی ناخۆشم هەیە، چونکە خۆمان هەر مناڵی ساوونکەرانین و مناڵی ئەمەنتیقین. ئەو خانوانە یادگاریەکی مناڵیە کە ماوەتەوە بۆمان.
داواکاریمان لە حکوومەتەوەیە ئەم خانە کەلەپوریانە یان ڕێگەچارێکی بۆ دامبرێ یان بە تاواتی لابرێت و بە شێوازی خۆی دروست بکرێتەوە. بەپێی پێشبینیەکانی بەڕێوەبەرایەتی کەشناسی سلێمانی شەپۆلی بارانبارین تا کۆتایی ئەم مانگە بەردەوامی دەبێت کە ئەمەش مەترسی زیاتر لەسەر بەشێک لە خانووە کۆنەکانی شارەکە دروست کردووە. دنیا ماجێت کورتساد نیوز سلێمانی. هەر لە ڕۆژانی سەرەتای جەنگەوە غازی ماڵان لە هەرێمی کوردستان لە ئاستێکا کێشەی بۆ دروست بوو لە ڕووی دابینکردن و لە ڕووی نرخیشەوە ئەتا نرخەکەی بەرزبوونەوەی بەخۆیەوە بینی. دواتر لایانی پەیوەندیدار هەوڵیاندا کۆنتڕۆڵی بکەن لە هەولێر لە ڕێی کارتی ئەلکترۆنیۆ غازی بوتڵی ماڵان دابەشەکرێت. ڕامان مستەفا لە یەکێک لە گەڕەکەکانی هەولێر و شوێنی دابشکردنی غازەکە هاوڵاتیانە دوێنێت. ڕابۆچوونی جیاوازیان هەیە، هەندێکیان ناڕازین و هەندێکیشیان ڕازین لە دۆخەکە بە بینەری زانیاریەکانی ڕامان بین. سڵاوتان لێبێت و ئەو کاتتان باش. ئەمڕۆ پرۆسەی دابشکردنی غازی ماڵان لێرە لە شاری هەولێر بەڕێوەچێ بەڕێوبەری نەوت و کانزاکانی هەولێر لێرە لە وەزارەتی سامانە سروشتیەکان ئاماژەی بۆ داڕایگەیان دوێنێ ڕاگەیەندراوێکیان بڵاو کردەوە کە بڕی 30,000 بتڵی غازی ماڵان ڕۆژی شەمەکە ئەمڕۆیە دابەشەکەن بەسەر هاوڵاتیاندا بە نرخی پاڵپشتیکراو کە 8500 دینارە. جا لێرە ئەوەی کە من لەو شوێنم بۆ دیاریکردنی با بڵێن ئەو شوێنێک کە غازی لێ دابەشەکرێت ژمارەیەکی زۆر لێرە لە هاوڵاتیان لێرە نۆرەیان گرتووە. من هەوڵەدەم قسە لەگەڵ بەشێکیان بکەم ئەگەر ئامادە بن. ئەوەی کە هەیە مامە گیان ئەو مامێ ئەگەر قسەم بۆ بکات زۆر باشە بیت. سڵاوت لێبێت مامە گیان. پێما بڵێ لە کێوە لێرەی تۆ؟ حوتەوە لێرەمە حوتی بەیانیەوە نۆرت گرتووە بۆ سڕێ دەگاتی ئەوە تا دەگاتی من ئینشاڵڵا. باشە کارتی سوتەمەنی هەیە تۆ کارتەکەشم هێرەوە هەموو کارتەکەشم ئەرێ بۆ کارتەکە هێرەوە لە بێ کارتەکە نابێ. باشە 15 ڕۆژ زارێک 15 ڕۆژ زارێک پێش ئێستا پێش گرانبوونی پێش با بڵێن دابشکردنی ئەو نرخی 8500 دینار ئەو غازە پێشتر غاز بەچەند کڕی؟ وڵا هەر بۆ هەر بە 8.5 لە کاتی گرانبوون نەمکردی هەر بە گرانبوون نەمکردی هەر وەرم گرتی هەر وەرم گرتیە ئەرێ وڵا عماری حکوومەت وەرم گرتی ئارێ وڵا چەند گرینگە ئەو بۆ هاوڵاتیان ئەو دابشنی وڵا عیبینە ئەو تۆزیعات عیبینی ئارێ وڵا باشە نەخوای بەزیاد بێ. بەشێک لە هاوڵاتیان ئاماژەیان بۆدا کە لە گەڕەکەکانی دیکە دێن لێرە قەرەباڵغی دروستەکەن نەمدیتەوە هەموو ناسییان هەمویان دەناسم بەلا شاواناوانە هەموو ئەوە نەمدیت چ نازانم ناوەڵا هەمووی بەلا شاوانە هەمووی ئێرەی منتیقەی خۆمانە هەمووی ئەوە تا هەموویان دەناسم من ئەرێ وڵا هەمووی ئەو منتیقەیە دەست خۆش بێت. بەڵێ وەکەوەی ئەو هاوڵاتیانە با بڵێن ئەو هاوڵاتی ئاماژە پێدا دیارە لە بەیانی ئەوتی بەیانیەوە لێرەیە ئەمە ئەم مامە بەڕێزە لێرە ژمارەیەکی زۆر هاوڵاتیان وەک ئاماژەشم پێدا لێرە بەدی ئەکرێن هەمویان هاتوون بە وەرگرتنی با بڵێن غازی باڵپشتی کراوە ئەوەی کە هەیە نۆرەیە نۆرەی وەرگرتنی غازە. من هەوڵەدەم زیاتر قسە لەگەڵ هاوڵاتیانی دیکە بکەمەوە بزانم گۆڕانکاریەکان چۆنە لێرە لە کێوە چاوەڕەکەن. قوربان سڵاوت لێبێ فەرمووجێ پێم بڵێ لە چ کێوە تۆ لە سڕێ وەڵا نارێم لە ساعت ئەفتەوە لێرەینا لە ساعت ئەفتی بەیانیەوە بەرێ باشە. پێم بڵێ ئەو دۆخێکە ئێستا هەیە ئەو قەرەباڵغیە ئەو قەرەباڵغێکە ئێستا هەیە هەمووی ئەو گەڕەکەی یان خەڵک لە شوێنانی ناوەڵی برام نەفەری دەبینم لێکوانە بەعاتی ئەو نەفرم لەو مەعەلەی نەدیتیە هەمووی تەلەفۆنی لۆکرایە لێرە غاز دێتن فەرمووە ئەمە سڕێ گرتیە ئیمە عەلەش لەوانەیە بەخوای نیوەش بەبەری نەکەویتن ئەمە بۆ تۆهۆیەوەی کە ئەو قەرەباڵغێ لێرە بەرێ ئەرێ وەڵا کاکە پێش گرانبوون یعنی با بڵێن پێش دابشکردنی ئەو غاز بەو نرخەیە پێشتر بە چەندی کڕیتە وەڵی پێشترێ هەر حکوومەت تەوزیعی دەکات بە 8500 دیناری ئی بریکاری ئەو ئەهلیش هەتا 35,000 دیناری ڕۆیشت پێویست پێ بوو تۆ کڕیت لە کاتی گران ئەرێ وەڵا برام بە 30,000 دیناریم کڕی ئەمە کاریگەری لەسەر دۆخی دارایی وەڵا کاکە وەڵی برام کاریگەری کۆنیە ئەتو غاردەیە غازی غاردەیە نەفتی غاردەیە کارەبای بەخوای برام پێرێکە 305,000 دیناری کارەبامدایە ئەو بەس کارەبا ئێوە یعنی هەر ماڵک بیتە کرێچیەک وای داهاتوەکو کرێتی ئارێ بەخۆی ماڵک نازانین غاردەیە چێن دەری نەکاسبیەک ماوە باشە تۆ ئەو کۆبۆنت لای ئەو کارتەی کە غاز و باوڵێن سوتەمەنی پێوەرەگرن بەڵێ پیشانم دەیت لە ڕێگای بریکارەکانەوە هەمووی لە ڕێگای بریکارەوە ئەی نەفتی ئەی نەفتما پێوەگرتی ئێستا دەڵێن غازی پێوەردەگری ئەویش فەرمە تەماشاوی زعامەی بکە ینی چەند سەعاتێک ئێوە ئەوە نارێن لە ساعت ئەفتەوە ساعت چەندەوەگەی نزیکەی ساعت یەکە ئەمە کاریگەری زۆر دروست کردو لەسەر وەڵا ساغ بێ و سپاس دەکەم کە لەگەڵمان بووی ئەوەی کە لێرە هەیە وەکەوەی ئاماژەم پێدا
دیارە ئەو هاوڵاتیانە نیگەرانن بەشێکیان پێشتر ئاماژەیان پێدا کە ئەوەی کە هەیە لێرەن دابشکردنی غاز ئەو شوێنانی کە با بڵێن وەزارەتی سامانە سروشتیەکان دیاری کردووە بۆ هاوڵاتیان دیارە لە گەڕەکەەکانی دیکەش بەهۆی ئەوەی کە دەیانەوێت زووتر بە ئاسانتر با بڵێن ئەو غازەی کە دابش ئەکرێت بەدەستی بهێنن بۆ ئەوی بتوانن مافیان نەفەوتێت و بە زووترین کات چکە بەڕاستی متمانەیان نییە دیارە وای لێ دێت چکە بەڕاستی لە گەڕەکەەکانی دیکە ئەو خەڵکە فشار دروستەکە لێرە ژمارەیەکی زۆر ئەوەی کە ئێمە پرسیارمان کردووە هەر ئۆتۆمبیلێکی بار هەڵگر کە دێت لێرە غاز دابشەکات تەنها ئەتوانێت 72 بتڵی غاز هەڵبگرێت ئەوەی کە مەلیستا لێرەدا ئەیبینین زیاتر لە 300 بتڵی غاز لێرە نۆرەگیرا و تاوەکو سۆراوەتەوە پشتی ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە لە ئێستادا ئەو پرۆسەیە وەک پێویست بە باشی بەڕێوە نەچێت و هاوڵاتیانیش لەو بارەیەوە نیگەرانن. لە ماوەت لافاو یارمەتی گورگی داوە بۆەوەی کە زەفەر بە ئاژەڵی ئاژەڵداران ببات لە قەزای ماوەت بەهۆی هێرشی گورگ بۆ سەرڕانە مەڕی ئاژەڵدارێک زیاتر لە 30 مەڕ لە ناوچوون و 40 سەر مەڕی کەش بریندار بوون بە وتەی خاوەنی ئاژەڵەکان بەهۆی لافاوەوە درز لە تەلبەندی خانی مەڕەکانە دروست بووە گورگ هاتووەتە ناو خانەکەیەوە لە 30 ملیۆن دینار واتە زیان بەر ئاژەڵدارەکە کەوتووە قایمقامی قەزاکەش ئەڵێت هەموو ڕێکارەکانیان گرتووەتە بەر بۆ ئەوەی کە قەرەبووی ئەو ئاژەڵدارانە بکرێتەوە بەڵام دیار نییە ئاخۆم حکوومەت قەرەبوویان نەکاتەوە یاخودنا. ئەم وێنانە پاژماوەی هاشاوڵی گورگن بۆ سەر ماژەڵانە ئێرەش قەزای ماوەتە لە شار باژێڕ شەوی 26 لەسەر 27 ئەم مانگە گەلە گورگ هێرش دەکەنە سەر خانی ئەم مەڕانە و لا کۆی 170 سەرمەڕ 30 مەڕیان خنکاندووە و چلی دیکەشیان بریندار کردووە. جیاواز لەوانەش نزیکەی 40 بۆ 50 بەرخۆلەی شیرەخۆرە بە بێدایک ماونەتەوە. بەرهەم کە خاوەنی ئاژەڵەکانە 7 ساڵە خەریکی کاری ئاژەڵداریە. دەڵێ دەم ڕووداوانە بۆ ئاژەڵدارەکانی ناوچەکەیان یەکەم و کۆتا جار نابێت کە تەنها خۆی بەهۆی ئەم ڕووداوی ئەم جارەوە زیاتر لە 20 ملیۆن دینار زیانی بەرکەوتووە. کاتێک کاتی نەخوارەوە بۆ لای مەگەلەکەمان بینیمان کە گورگ لی داوە چەند سەرژەڵێکمان خنکێنرا بوو بە ڕێژەیەکی بەرچاو 30 سەرمان خنکا بوو و 40 سەریشمان بریندارە لە ڕووی حکوومەتەوە بەداخەوە هیچ هاوکاریەکمان نەکراوە و لەگەڵ ئەوەشە نەک لە کاتی ڕووداوە تەنانەت لە کاتی کوتانەکانیشە بە شێوەیەکی بەرچاو هاوکاری ناکرین لەبەرەوە هەرچیەکەی ئەبێ خۆمان بگەین ئەمەش بارگرانیەکە بۆ سەر هەموو ئاژەڵدارەکان. وەک ئاژەڵدارەکان دەڵێن بوونی ڕێژەی زۆری ئاژەڵی کێوی و دڕندە لەم ناوچانە ڕێگا خۆشکەرن بۆ دووبارەبوونەوەی ڕووداوی هاوشێوە. ئەگەر لایەنە پەیوەندیدارەکان قەرەبووی زیان لێکەوتوان نەکەنەوە ئەوە بەشێک لە ئاژەڵداران بەو هۆکارە مایە پووز دەبن و ناچار دەبن گوندەکانیان چۆڵ بکەن. ئێمە وەکو قایمقامیەت بەردەوام لە بەردەم ئەم جۆرە زیانانەدا مەرجای خۆمان پارێزگامان ئاگادار کردوێتەوە و داکۆچیمان کردووە لەوەی کە ئەم جۆرە کەسانە پێویستە پشتگیری بکرێن قەرەبوو بکرێنەوە. زۆری ئەمە ژەڵدارانە ئەوە نین کە خەڵکێکی زۆر دەوڵەمەند و داهاتێکی گەورەیان هەبێ داهاتەکەی هەموو ئەوەیە کە ئەو ئاژەڵانەیە کە بەرهەمی هێناون بە خێویان نەکات لە دەزانی ئەمە ئەبێت ئەم جۆرە کەسانە لەو کەرتە پاشەکشە بکەن کە لە نەتیجە بە زیان تاوا بێ بۆ کەرتی ئاژەڵداری. لەم ڕووداوە دەردەکەوێت کە سروشتی دڕندەی گورگەکان با شێوەیەکە کە دەکرێت لا یەک شەودا ڕەنجی ساڵێکی ئاژەڵدارێک لەناو ببن. ئەمە ژوای کردو ئێستا ئاژەڵدارەکان تەنها چاویان لاسەر مەترسیەکانی باران و لافاو نەبێت بەڵکو لا تاریکی شەویشدا بێدار بن بۆ بینینی درەوشانەوەی چاوی ئەو گەلە گورگانەی کە هیچ بەزەییەکیان نییە و مەترسیەکی بەردەوامن لە داهاتووی ئاژەڵەکانیان. سەرڕای گرانی نرخی یالیک و دا و دەرمان و دەیان بربەسی دیکە لا بەردەم ئاژەڵداراندا ڕوودانی ئەم کارە ساتانەش یەکێکی دیکەیە لەو بربەسە گەورانی دێتە بەردەمیان و باوتەی خۆیان نا لە کاتی بەخێوکردنی ئاژەڵەکاندا لایەنی پەیوەندیدار وەکو پێویست هاوکاریان دەکات و نا لە کاتی ڕوودانی ئەم ڕووداوانەشدا بۆ قەرەبووکردنەوەیان هاوکاری دەکرێن. ئەمیر محەممەد کورساد نیوز قەزای ماوەت.
لە ماوەی ڕابردووە چەند گۆڕانکاریەکی گرنگ لە بازاڕی کاری بەریتانیا و سیاسەتی کۆچبەری ئەو وڵاتەیە ڕوویداوە. یەک لەوانە زیاتربوونی ڕێکارەکانی بەرەنگاربوونەوەی کاری نایاساییە بە گوێرەی داتاکان. هێرشی پۆلیس بۆ شوێنی کاری کۆچبەران بە ڕێژەی 177 بەرز بووەتەوە. زۆرێک لەو هێرشانە بۆ خواردنگەکان و بزنسی کۆچبەران بووە. هەر لە درێژەی ئەم ڕێکارانە حکوومەتی بەریتانیا لە چوارچێوەی کەمپینی ڕسمی کۆچبەری ڤیدیۆیەکی بە زمانی کوردی بڵاو کردووەتەوە. لە ڤیدیۆکەیە هۆشداری داوە بە کۆچبەران کە ئەگەر بە شێوەی نایاسایی بچنە بەریتانیا و بە نایاسایی بچنە بازاڕی کارەوە دەست بەسەر ئەکرێن و دیپۆرت ئەکرێنەوە. لە ساڵی 2024ەوە هەتاوەکو ئێستا نزیکەی 60,000 کۆچبەری نایاسایی لە بەریتانیا دەرکراون. دەرکردنی زۆرەملی بە ڕێژەی 145 زیادی کردووە. لەلایەکی ترەوە لە سەرەتای ئەم ساڵەوە هەزاران کەس بە بەلەم چوونە بەریتانیا و پێشبینی ئەکرێت کە ژمارەیان زیاتریش ببێت. زیاتر دەربارەی ئەم گۆڕانکاریانە لە سیاسەتی کۆچبەری بەریتانیا قسە ئەکەین. بۆ ئەمە بەستەش هاوژین مستەفا لێ پرسراوی بە دوواداچوونی کۆمەڵی کوردی لە بەریتانیا لە ڕێگەی زوومەوە لەگەڵمانە. کاک هاوژین سڵاوت لەبێ. باسی ئەم پەیامە نوێ حکوومەتی بەریتانیامان بۆ بکە بۆچی بە کوردی دیارە کە مادام ڤیدیۆکە و ئاگادارکردنەوەکە بە زمانی کوردی بووە بەردەنگەکەی ڕوونەکە کێیە ڕوویدەمی لەکوێیە؟ ئایا ئەمە بەڕای ئێوە ئاماژەیە کە بۆ ڕەوتێکی نوێ لە سیاسەتی کۆچبەری بەریتانیا بەرامبەر بە کورد؟ سڵاو لە بەڕێست و لە بینەرانی کەناڵی کورسات. هەڵبەتا دوای هاتنە سەر حکمی پارتی کرێکەران لە ساڵی 2024 هەموو هەوڵوتوانە و سیاسەتەکانی خۆی گۆڕیوە بۆ ئەوی کەوا پەنابەران نێنە وڵاتی بەریتانیاوانێ و هۆشداریان پێ بدات. سەبارەت بە بڵاوکردنەوەی ئەم ڤیدیۆیەش بە زمانی کوردی میلەتی کوردی شۆک و هەموو میلەتەکانی تر پەنابەری هەیە لە وڵاتی بەریتانیا و ڕوودەکەنە وڵاتی بەریتانیاوانێ. ئەو خۆش دەزانی زۆرێک لەوانی کەوایەنە ئەم وڵاتەوە زمانی کوردی نازان، زمان ئینگلیزی وەرە نازانن. بۆیە ئامانج لەمەیکەوە حکوومەتی بەریتانی هەوڵ دەداتکەوە بە زمانی نەتەوە جیاجیەکان ڤیدیۆ بڵاو بکاتەوە، هۆشداریان پێبدا. چکە لە ئێستادا سیاسەتی بە ئامانجگرتن واتە ئەو میلەتانی کە زۆریانە ئەم وڵاتەوانێ و دەزانن کە بەردەوامی شلۆی کە بێنە وڵاتەوە بۆی بوونی کێشە لە وڵاتەکانیاندا بە زمانی ئەوان بڵاوی دەکاتەوە و ئێستاش ئەو ڤیدیۆیەکەوە بە زمانی کوردی بڵاوکاتەوە هەڵبەتا هەر بۆ ئەو مەبەستەیەکەوە پەیام بگەێنن بەو پەنابەرانی کەوا لە ناو وڵاتی بەریتانیادان یا ئەوانەی کەوا بێنە ناو وڵاتی بەریتانیاوە پێیان دەڵێکەوە ئێستا وڵاتی بەریتانیا وڵاتێکی دڵخواز نەماوە چیتر بۆ پەنابەران وەکو جاران نییە کە بێن بە شێوەیەکی نایاسایی بەڕەش کە ئێمە پێی دەڵێن کار بکەن. باشە کاک هاوژین، هیچ ئامارێک بەدەستەوەیە لە ژمارەی کۆچبەری نایاسایی کورد لە بەریتانیا لانی کەم بە نزیکەی بڵێن؟ لەبەر ئەوەی ئێمە میلەتی کورد دابەش کراین بەسەر 4 وڵاتە بۆی هیچ ژمارەیەکی دیاریکراو نییە کە دیاریکا بڵێ پەنابەری کورد ئەمەندە گیراون یاخود کاری نایاساییان کردەوە. بەڵام ئەوەی هەیە کە بە شێوەیەکی گشتی ئەوان باسی دەکەن وکو نەتەوەکانی تر، بەڵام زیاترینیان نەتەوەی هیندی و پاکستانی بەنگلادێشی کە زیاتر لەسەر ئەو کارانە دەستگیر دەکرێت، چ بۆی پەنابەری یاسایی بن یاخود پەنابەری نایاسایی بن. باشە کاک هاوژین، بە گوێرەی یاسای کار لە بەریتانیا بە چ جۆرە کارێک ئەوترێ کاری نافەرمی یان کاری نایاسایی کام کارانە ئەچنە قاڵب و چوارچێوەی ئەم جۆرە کارانەوە؟ بەڵێ هەڵبەتا ئەوانەی کەوا مۆڵەتی کارکردنیانێن لە وڵاتی بەریتانیا بۆ ئەوانەی کەوا بەڕەش کار دەکەن. چکە وەکوتم ئێمە دوو جۆر پەنابەرمان هەیە، پەنابەری یاسایی، پەنابەری نایاسایی. پەنابەرە نایاساییەکان ئەو بەتاکید بۆیان نییە کار بکەن و ئەوانەشی کەوا پەنابەری یاساین کە دێن ئەم وڵاتەوە لە ڕێگەی فیزەی کارکردن بێ یاخود خوێندنەوە یا هەر جۆرە فیزەی تر بێ، دوای تەواوبوونی ماوەی کارکردنەکەیان یاخود ڕێگە پێدرامی بۆی کارکەن کار بە نایاسایی دەکەن. هەموو ئەم جۆرانە دەگرێتەوە. دوای تونترکردنەوەی ڕێکارەکان بەرامبەر بە پەنابەران بەرامبەر بە کۆچبەرانی نایاسایی و هەروەها وەکو جەنابەت وتە دەوانە کە کاری ڕەش ئەکەن، ئەگەر بێت و پەنابەرێک لە شوێنی کارەکەی بە کاری نایاسایی یان تۆمار نەکراوە بگیرێت، چ چارە نووسێک چاوەڕێی ئەکاواتە چ لێکەوتەیەکی ئەبێت بۆ ئەو پەنابەرە؟ هەڵبەتا ئەوانەی کەوا مۆڵەتی کارکردنیان نیە ئەگەر بێت و دەستگیر بکرێن بە تایبەت ئەوانەی کەوا پەنابەری نایاسایین دەستگیریان دەکەن و دواتر بەریان دێن و دواتر ڕەنگە کار بکاتە سەر کەیسەکانیشان زەرەریان لێ بدات و خۆ ئەوانەی کە هیچ مافێکیان نەماوە لەم وڵاتە داواتە فەرد و ڕەفسیان هەیە
ئەوە ڕەنگە بیانگرن و بیان بە نەسەنتەری گواستنەوە بیانەکان و بیان گەڕێنەوە بۆ وڵاتەکانی خۆیان. باشە لە هەموو شوێنێک کە بڵین کرێکاری نایاسایی هەیە بێگومان هەرزانتر لە دەستیکاری ناوخۆی و خۆجێی کارەکە ئەمەش ڕەنگە هەندێک ئەوە لای خاوەنکارەکان دروست بکات زیاتر ڕایان بکێشن بۆ کارەکانیان ئەگەر بێت و کەسێک بەکاری نایاسایی یان ناڕەسمیەوە بگیرێت تەنها کرێکارەکە سزا ئەدرێت و سزاکە تەنها ئەوەگرێتەوە یان خاوەنکارەکەش لەگەڵی سزا ئەدرێت لە بەریتانیا؟ بەدڵنیاییەوە هەردووچان ئەو باسی پەنابەرەکانمان کرد کەچیان لێ دێ و خاوەن کارەکانیش لێسەدا یاساکانیان گۆڕی و تونتریان کردو توانێت بۆی کەەوە هەر شوێنێکی کار پەنابەرێکی نایاسایی کەسێکی ڕێگە پێدراوتەوە نەتوانێت کار بکات دەستگیر بکرێت تێدا 6,000 پاوەند سزای دەدەن و بۆی هەیە لە ئەگەری دووبارە بوونەوەدا بچێتە دادگا و زیندانیش بکرێت تاکو ئەوەی کەوا شوێنی کارەکەشی لێدا بخەن و هەندێک شوێنمان هەیەکەوە پەنابەری یاسایی تێدا بۆ ماوەکەی بەسەر چووە کاری تێدا دەکەن و مۆڵەتی هێنانی کرێکاری بیانی هەیە ئەوانە شاندەی وەردەگرنەوەوانێت کەواتە هەردوولا هەر سزا دەدرێن. باشە کاکاوژین ئەو پەنابەرانە کە هێشتا کەیسەکەیان وەرنەگیراوە ئایا ئیجازە و مۆڵەتی کارکردنیان هەیە یان ئایا ڕێکارێکی یاسایی هەیە بۆی کە پێشەوەی وەربگیرن مۆڵەت وەربگرن بۆی کە بتوانن کار بکەن یاخود دەبێ ئاوا چاوەڕێ بکەنە تاوەکو کەیسەکەیان وەرەگیرێت؟ بەڵێ خۆی هەچ پەنابەرێک کە تازێتە وڵاتی بەریتانیاوە تاکو ماوەی 12 مانگ پێویستە چاوەڕێ بکە ئەگەر بێت لەلایەن هۆمۆفیز وەزارەتی ناوخۆ وەڵام نەدرێتوانێت ئەوە دوای 12 مانگەکە بۆی هەیە داواکاری پێشکەشکا بۆ مۆڵەتی کارکردن هەڵبەتا ئەم مۆڵەتەش کە پێی دەدرێت لە چەند لیستێکە کەوا چەند ئیشێکی تایبەتە وەکو ئیشەکانی پیشەیی بێ یاخود مامۆستا بێت دکتۆر بێت مهندیس بێت ئەو کاران دەگرێتوانێت کە زیاتر بابەتی پیشەین و بڕوانامی فرمیان هەیە لە بوارەکەدا و هەر لەم مانگی سێدا حکوومەتی بەریتانی بڕیاری داوە بۆی کەوا ئەو کەسانەی کە دوای 12 مانگ مۆڵەتی کارکردن وەرەگرن بە تایبەتر سێکتەری تەندروستی ئەوانەی کەوا دکتۆرن یاخود نێرسن ئەوانە دەتوانن دوای 12 مانگەکە کاری خۆیان بکەن لە NHS واتە با بڵێن لە بەشی تەندروستیدا کە ئەمەش هەنگاوێکی تازای حکوومەتە بەهۆی کەمبوونەوەی دەستی کار بە تایبەتر لە سێکتەری تەندروستیدا هەوڵ بدەن کە بە پەنابەرانی ناوخۆیی پڕیان بکەنەوەوانە. ئەی پێش ئەو 12 مانگە کاکاوژین بۆ نمونە ئەو کەسە کە ئێستا لە بەریتانیایە 12 مانگەکەی بەسەرانە هاتووە بۆی کە داوای کارکردن بکە چۆن خۆی ئەژیێنەدا حکوومەت یارمەتیان ئەداتیان خۆی پێشەوەی بڕوا دەبێت مشورێکی لە خۆی خوارد بێ بۆی کە ئەو 12 مانگە بەڕێ بکات. بەداخەوە خۆی ئەمە گرفتە سەرچەکەی کەوا دەکات لە پەنابەر ئیش بکات کار بکات لەبەرەوەی کەوا کەسێک کە بە پەنابەری دێتە ئەم وڵاتوانەیە هەفتانە بڕێکی کەم پارەیان پێدەدەن و شوێنی چاندەدەنێ تاکوتیان نیشتەجێ بن کە ئەمە هۆکارێکە وای لە پەنابەران کردووە پەنابە نەبەر کاری ڕەش و نایاسایی بەهۆی کەمی داراییەوانێ و شوێنی کەوا تێدان. کاکاوژین کەسێک ئێستا چێتە بەریتانیا پێویستە یەکەم ڕێکار چی بێ بیگرێتە بەر یەکەم ڕێکاری یاسایی کە ڕوبەڕووی هەندێک سزانە بێتەوە و لێکەوتەی خراپی نەبێ بۆ کەیسەکەی یەکەم کارکە پەنابەر با بڵێن بە شێوەی نایاسایی گەیشتە بەریتانیا بێ چی بکات؟ خۆی بە شێوەیەکی گشتی کە پەنابەرێتە ئەم وڵاتوانێ پێویستەکە داوای مافی پەنابەری کا لە وڵاتە تاکو بە شێوەیەکی ڕستمی کاتە ئەم وڵاتوانێ دواتر پەیڕۆی ئەو هەنگاوانە بکاکەوە حکوومەت لە شێوازی چاوپێکەوتن و جوابانەوەی و تا دەگاتە ئەوەی کەوا مافیمانەوە وەردەگرێت لە وڵاتە پێڕۆیکردنی یاسا و تێکڵاوبوون بە کلتور و هەروەها خوێندن کە ئەمە هۆکارێکی سەرەکیە خۆ ئامادەکردن بۆ تێکڵاوبوون بۆ وڵات و دواتریش کە مافی پەنابەری وەردەگرێت لە وڵاتە تا بتوانێت کار دۆزێتەوە ژیانی خۆی تێدا بەردەوام بێت. باشە ئەم سیاسەت و ڕێکارانە هیچ بوونە هۆی ئەوەی کە کۆچی نایاسایی بۆ بەریتانیا کەم ببێتەوە بە گوێرەی داتا و ئامارەکان؟ هەڵبەتا حکوومەت بەردەوامە لە سیاسەتەکانی بۆ ئەوەی کەوا پەنابەران کەم بێنە ئەم وڵاتوانێ و بە تایبەتر ئەم سیاسەتی بە ئامانجگرتن و بڵاوکردنەوە بە زمانی کوردی و هەروها بەتەمایە لە مانگی 6 2026 ئەو کەسانی کەوایەنە وڵاتی بەریتانیاوە وەکو پەنابەر هاوکاریان ناکرێت وەکو پێشتر بەڵکو بە دیاریکراوی هاوکاری ئەو کەسانە دەکەن کە خۆیان دایانێ بۆن لە کار ناکە یاخود توانای ئیشکردنی نییە خۆگەر بێت و لە هەر کاتێکدا ئەم کەسەی کەوا بزانن کار دەکا بە نایاسایی ئەوە شوێنی نیشتەجێبوون و پارەکەشی لێوەردەگرنەوەنێ هەڵبەتا خۆیان دەڵێن کەوا سوودێکی کەمی هەبوو بەڵام ئەوەی کەوا ئێمە دەبینی بەردەوام خەڵک دەفرێتەوە ڕوو دەکات لە وڵاتی بەریتانیادا بەڵام هەڵبەتا شتێکی وا دروست بوو لەلایەن پەنابەرانانە کە چیتر وڵاتی بەریتانیا ئەو وڵاتی دڵخوازنێک کە وەکو پێشتر هەبوو بۆ پەنابەران.
زۆر باشە، زۆر سپاس هاوژین مستەفا شارەزاوە لێ پرسراوی بە دوواداچوونی کۆمەڵەی کوردی لە بەریتانیا. سپاس کە لەگەڵمان بوون. لە عێراق هێرشی درۆنی کراوەتە سەر کێڵگەیەکی نەوت، بەڵام هێرشەکە پوچڵ کراوەتەوە و درۆنەکە کەوتووەتە خوار نەتەقیوەتەوە، زیانی مادی بە دوای خۆیان نەهێناوە. بەڵام منەمەوێ باسی کێڵگەکەتان بۆ بکەم. کێڵگەیەکی گرنگە و ئەم ئاماژانە ڕەنگە باش نەبن بۆ ئەوەی کە ئێستا تریانەوێت زەفەر بەرن بۆ کێڵگەکان و بۆ سەرچاوەکانی داهات و سەرچاوەکانی دابینکردنی پێویستی ناوخۆ. بێگومان لە عێراق ئەو کێڵگەیە کێڵگەی مەجنونە کە کێڵگەی مەجنون دووەم گرنگترین و گەورەترین کێڵگەی نەوتیە لە عێراق. لە 60 کیلۆمەتری بەسترەوەی واتە 60 کیلۆمەتر لە بەسترە دوورە. ئەم کێڵگەی ساڵی 1975 دۆزراوەتەوە لە سەردەمی پێش جەنگی نێوان ئێران و عێراق بڕیار وابوو پەرەی پێبن کە لەو سەردەمەیە وەستا پەرەپێدانەکەی. بەڵام دواتر ساڵی 2009 لەلایەن کۆمپانیای شێڵەوە کە کۆمپانیایەکی فرەنەتەوەیە و کۆمپانیای پێترۆناسەوە پەرەی پێدرا، کامەش کۆمپانیایەکی نیشتیمانی مالیزیایە. با بچینە لای زانیاریەکانی تر بابزین دەربارەی کێڵگەی مەجنون چیترمان هەیە. بەڕێوەبردننی کێڵگەی مەجنون لای کۆمپانیای نەوتی بەسرەوە هەروەها کۆمپانیەکانی خزمەتگوزاری نێودەوڵەتیە و ئەگەر بمێ باسی یەدەگەکەیتان بۆ بکەم وتم کێڵگەیەکی گرنگە بۆ کەرتی نەوتی عێراق و داهاتی نەوتی عێراق کە یەدەگە سەلمێنراوەکەی ئەو نەوتەکە هەیەی بەگشتی 38 ملیار بەرمیلە، بەڵام ئەوەی کە شیاوە بۆ دەرهێنان 12 ملیار بەرمیلە. واتە شەرت نییە ئەو نەوتەی کە هەیەی هەمووی شیاوی دەرهێنان بێ لە ڕووی بارودۆخی ئەرزەکەیەوە و لە ڕووی تێچووی دەرهێنانەکەیەوە 12 ملیار بەرمیلی شیاوە بۆ ئەوەی کە دەری بهێن و بەکاری بهێن و هەناردەی بکەن. ساڵی 2025 بەرهەمهێنانی ئەم کێڵگەیە 43.8 ملیۆن بەرمیلی ساڵانە بووە و پلان هەیە دوای پەرەپێدان و دوای بەرزکردنەوەی بەرهەمهێنانی نەوت لەم کێڵگەیە ساڵی 2027 بیگەن ئاستی 146 ملیۆن بەرمیلی ساڵانە کە ئەمە ئاستێکی زۆر زۆرابە. بزانین بە پێی بارودۆخی عێراق و بە پێی ئەو توانایانەکە عێراق هەیەی ئایا دەرەقەتی ئەم بابەتە دێیان نامە. کۆتا زانیاریمان بوو دەربارەی ئەم بابەتەوە کێڵگەی مەجنون کە بۆم باسکردن، بەڵام جیاواز لەم بابەتە ئەوەی کە هەیە ئەزانین لە دوای دەستپێکردنی جەنگەکەوە ئەوەی کە زۆر گرنگە، ئەوەی کە زۆر گۆڕانکاری بەسەرا هاتووە و ئەوەی کە وڵاتانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە وای کردووە سیاسەتەکانیان بەرەو ئەو ئاراستەیە ببن کە نرخەکەی هێور بکەنەوە. بێگومان نەوت لە دوای جەنگەکەوە گۆڕانکاری گەورەی بەسەرا هات. هەر نەوتیش نییە تەنها، بێگومان زێڕ و زیویش کەوتنە بەر کاریگەری، بەڵام ئەوەی کە بەسەر زێڕ و زیو هات وەکو پێشبینیەکان نەبوو، ئەوەی کە بەسەر نەوتی شات هەرچەند بەرزبوونەوە بوو ئاراستەکەی وەکو پێشبینیەکان بوو، بەڵام ئەوەی کە هەیە کەمتر لە پێشبینیەکان بەرز بووەوە نرخینەوەت. پێشبینیەکرا کە بارودۆخەکەی لەوەی کە ئێستاش هەیە خراپتر بێ. پێشبینیەکان باسییان لەوە ئەکرد کە نەوت لەوانەیە بۆ هەفتەی پێشوو پێشبینیانە کرد کە بۆ 150 دلار یەک بەرمیل نەوتی خاو بەرز بێتەوە، بەڵام وەکووتم هێورتر بوو لەوەی کە پێشبینی بۆ ئەکرا لە مەترسیەکان. لێرەیە ئەمێ باسێکی نرخەکانی نەوت گۆڕانکاریەکان لە نەوت بکەین، بزانێکین چی بەسەر هاتووە، باسی هۆکارەکانی شتان بۆ بکەم کە بۆچی دیسانەوە نەوت بەرز بووەوە. ینی بەرزبوونەوە و دابەزینی بەخۆیەوە بینی بەردەوام لە ماوەیە یاری کردووە. سیاسەتوانان بە لێدوانە جیاجیاکانیان هەوڵیان داوە کاریگەری لەسەر نرخی نەوت دروست بکەن. هەندێک جار کات ترامپ لێدوانێک ئەیادیان بە لێدوانێک هەڕەشە ئەکادیان بە لێدوانێک بارودۆخەکە هێورە کاتەوە ئەڵێن کە تەنها ئێوە کاریگەری لەسەر نرخی نەوت دروست بکە، کە منەڵێم تەنها کاریگەری دروست بکات ئەمە بۆ ئەمریکا پرسێکی زۆر گرنگە و ڕەنگە یەکێک لەو فاکتەرانەکە ببێتە هۆی فشار لەسەر ئەمریکا هەر ئەم نرخی نەوتە بێت. بەڵام لێرەیە ئەگەر بێ بۆتان باس بکەم نەوتی برنت یەک بەرمیل نەوتی خاوی برنت بە 112 دلار و 60 سنتە لە بازارەکانی جیهان. بازار ئەمڕۆزانین کە داخراوە نەوت دابەزینێکی تۆمار کردوایەوەی کە وەکوتم ترامپ بە لێدوانەکانی بارودۆخەکەی هێور کردو دیسان برز بووەتەوە نرخەکەی. هۆکاری بەرزبوونەوەی نرخەکە شێوەیەکە دیسان پێشبینیەکان بۆ ناسەقامگیریەکان لە گەروی هورمز زیاتر بووە.
پێشبینیەکان بۆ ئەوە کە جەنگەکە پەرە بستێنێت تەنانەت لە هەندێک سەرچاوە ئەڵێن ڕەنگە بگاتە ئاستیەوەی کە هێزی زەمینی داببەزێت و پێشبینی تەنانەت ئەکرێت کە ترامپ لە هەوڵا بێتگەری هورمز کۆنتترۆل بکە ئەمڕۆکە ترامپ لە لێدوانێکی زۆر گرنگە هەرچەند ئەو بە سوعبەت وتی گەروی ترامپ ئەبێت ئازاد بکرێت داوای لە بردنەکەم گەروی هۆرمز بەڵام خۆشی وتی کە ئەمە بە ئەنقەس وترا و ئامانجی هەبووە لەم قسەیە بە هەر حاڵ ناسەقامگیریەکان دیسانەوە نەوتی بەرز کردوەوە نەوتی تەکساس بە 99 دلار و 64 سنت و غازی سروشتیش بە 3 دلار و 2 سنتە لە بازاڕەکانی جیهان ئەمەی کە هەبوو دەربارەی نرخی نەوت بوو و وەکووتم هەستیارترین بەرهەم لە بابەتی ئەم جەنگەیان نەوتە بەڵام جیاواز لە نەوت ئەوەی کە زۆر سەرنجی وەبەرهێنەرانی بە تایبەتی لەسەر بوو زێڕ بوو زێڕش بابەتێکی گرنگ بوو لەم جەنگەیە بێگومان هەندێک لە وەبەرهێنەران هەندێک حساباتی هەڵەیان کردبوو زۆر خۆیان بۆ ئەم جەنگەدا نابوو و پێیان وابوو کە ڕەنگە ئەم جەنگە بێتە هۆیەوەی کە زێڕ بە شێوەیەکی پێوانەی دیسانەوە بەرز ببێتەوە بەڵام پێچەوانەکەیمان بینیمان نەخێوانە بوو زێر زۆر هێورتر بوو لەوەی کە پێشبینی بۆ ئەکرا بە نرخی کاتی داخرانی بازارتان بۆ باس بکەم دیسان دەربارەی زێڕش باسی هۆکارەکانیتان بۆ ئەەکەم سەرەتا بە باسی دراوە ناوخۆی یەکان بکەم 100 دۆلار ئەمڕۆ لە بازارەکانی هەرێمی کوردستان بە 154450 دینار مامەڵی پێوەکرا دینار بەرامبەر بە دۆلار بە لە بەرچاوگرتنی ئەو دۆخە ئاڵۆزە کە لە ناوچەکەی هەیە لەخوا بەزیابێ بارودۆخێکی باشی هەیە 100 پاوەن بە 200,000 دینار مامەڵی پێوەکرا 100 یۆرۆ بە 175,000 دینار لە داخرانی بازاڕ یعنی مامەڵی پێوەکرا 100 دۆلار بەرامبەر بە تمەن بە 15,260,000 تمەن بوو تمەن ماوەی ڕابردوو بەرزبوونەوەیکی کەمی تۆمار کرد بوو دیسانوا دیارە دابەزیوەتەوە لە بڕێکەوەکوتم هەندێک بارودۆخەکە ئاڵۆزە 1 ملیۆن لیرەی سووری بە 115,000 دینار و 100 لیرەی تورکیش بە 3477 دینار لە بازاڕەکانی هەرێمی کوردستان مامەڵی پێوەکرا با بچینە لای زێڕ باسی زێرتان بۆ بکەم بێگومان زێر دابەزینی بەرچاوی تۆمار کرد ماوەی ڕۆژی ڕابردوو ئۆنسەیەکی گەیشتە 4493 دۆلار هۆکاری دابەزینی زێر ئەوەیە کە ترامپ دیسان هێرش بۆ سەر وێستگەکانی ئێرانی بۆ ماوەی 10 ڕۆژ هەتاکو 6 مانگی داهاتوو دواخست و ئەمە هەندێک ئەو ئاڵۆزی و ناسەقامگیریە کە لە بازاڕا دروست بوو هێوری کردەوە کیلۆگرامێک زێر بە 144,494 دۆلار بوو ئەمیش دیسانەوە دابەزیوە لیرەی زێر بە 952 دۆلار و زێڕی ئەیارە هەژدا لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە 862,000 دینار ئەیارە 21 بە 1 ملیۆن و 5,000 دینار ئەیارە 22 بە 1,053,000 دینار ئەمڕۆ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان مامەڵەیان پێوەکرا جۆرەکانی تری زێر وەکووتم زێڕی ئەیارە 9 ئەیارە کەمتریشەیە لە بازاڕاکە نازانم ئاخۆستا لە بازاڕەکانی هەرێمی کوردستان توانیەتی جێپەیەک بەخۆی بکاتەوە یان نە هاوڵاتیان ئەسڵان خواستیانەیە لەسەریانە باسی زیوتانەگەر بۆ بکەم ئۆنسەیەکی بە 69 دلار و 72 سنتە بەهۆی ئەوەی کە نادڵنیایی هەیە لە ئابووری لە پیشەسازی جیهان زیویش ینی بارودۆخەکەی باش نەبوو نرخەکەی کەم بوو لە بەرەوەی کە نیوەی 150 خواستی زیو بۆ پیشەسازیە کیلۆگرامێکی بە 2242 دلار بوو زیوی مەرمەڕە لە هەرێمی کوردستان ئەمڕۆ بە 2475 دلار مامەڵی پێوەکرا و زیوی پاڵمیش بە 2458 دلار بوو لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی بازاڕە جیهانیەکان و بە تایبەتی وەکوتم دراوەکان و هەروەها زێڕ و زی و نەوت جا میدیاکانی ئێران باسی ئەم جەنگە ڕایانگەیاندووە کە هێرش کراوەتە سەر کۆمپانیای پۆڵای مبارەکەی ئیسفەهان و کۆمپانیای پۆڵای خوزستان کە دوو گرنگترین بەرهەمهێنەرانی پۆڵان لە ئێران بە گوێرەی راپۆرتەکان بەهۆی ئەو هێرشانەوە بەرهەمهێنان لە هەردوو کارگەکە پەکی کەوتووە وەش بووەتە هۆی نیگەرانی لە بازاڕی ناوخۆی پۆڵای ئێران ئەو دوو کۆمپانیایە پشکێکی بەرچاویانەیە لە دابینکردنی پێویستی پیشەسازی ناوخۆی ئێران و دروستبوونی ئاستەنگ لە کارەکانیان کاریگەری لەسەر زنجیرەی دابینکردن دروست دەکات تەنها کارگەی مبارەکەی ئیسفەهان 130 پێویستی پۆڵای ئێران دابینەکات ئێران یەکێک لە ئەکتەرە کاریگەرەکانی پیشەسازی پۆڵایە لە جیهانە بە گوێرەی داتاکانی ئەنجومەنی جیهانی پۆڵا ساڵی 2025 بەرهەمی پۆڵای خاوی ئێران 31 ملیۆن و 800,000 تۆن بووە لە ڕیزبەندی دەیەمی جیهانا بووە هەندێک لە مانگەکان تەنانەت بۆ ڕیزبەندی 9 هەندێک جاریش ڕیزبەندی 7 بەرز بووەتەوە و پێگەیەکی باشی هەیە لە پیشەسازی پۆڵای
جیهانە. ئەمریکا و ئیسرائیل باش ئەزانن لە چ جومگەیەک لە چ سەکتەرێک بن زیاتر زیانەگەێنێ و زیاتر ئازاری هەیە بۆ ئێران. وەکوتم پیشەسازی پۆڵا بڕبڕی پشتی پیشەسازی ئێرانە، سەکتەرێکی زۆر گرنگە لە داهاتی نانەوتی ئێرانە و لە ڕیزبەندیە جیهانیەکانە ڕیزبەندێکی یەکجار باشی هەیە. با لێرە باسی ئەو دوو کۆمپانیاتان بۆ بکەم کە دوو گرنگترین کۆمپانیای پیشەسازی پۆڵان لە ئێران و لەسەر ئاستی جیهانیش. سەرەتا پۆڵای مبارەکەی ئیسفەهان بەناوەکی خۆیان دیارە کۆمپانیایەکی پۆڵایە لە شاری مبارەکە، نزیک شاری مبارەکە لە پارێزگای ئیسفەهان. گەورەترین کۆمەڵی پیشەسازیە لە ئێران ساڵی 1975 دامەزراوە، ساڵی 1992 خراوەتە کارەوە و 35 کیلۆمەتر چوارگۆشە ڕۆبەرەکەیەتی کۆمپانیایەکی زۆر عەزیم و گەورەیە لە بەرهەمهێنانی پۆڵایە. ژماری کارمەندەکانی بە شێوەی ڕاستەوخۆوانە کە کاری بۆکەن لە ناو کارگەکە لە کۆمپانیاکە 13000 کەسن بە شێوەی ناڕاستەوخۆش 100,000 هەلی کاری ڕەخساند و ئەگەر بێت و دیارە لە کاتی بە ئامانجگرتنەکەیە کۆمپانیاکەیان کارگەکە ڕەنگە ئەگەر خەڵکیشی تیا بوو بێ خەڵکێکی زۆری تیانە بوو بێ، ئەگەر هەبوو بێت کارەساتی گەورەی لێ ئەکەوتەوە. با بچینە لای بابەتەکەی تر و پێگەی پیشەسازیەکەی باس بکەین. گەورەترین بەرهەمهێنەری پۆڵای ئێرانە مبارەکەی ئیسفەهان و بەرهەمهێنەری سەر و 150 پۆڵای تەختە و پۆڵایەکە وەکو وەرەقەیەکە و لە پیشەسازی ئۆتۆمبیل و بابەتی هاوشێوەیە بەکارەهێنرێت. لەم کۆمپانیایە 150 ئەو پۆڵای تەختەکە بەرهەم ئەهێنرێت دروست ئەکرێت لە 30 گەورەترین کارگەکانی پۆڵای جیهانەواتە 30 گەورەترین کارگەی پۆڵای جیهان ئەم پۆڵای مبارەکەی ئیسفەهانە لەو ڕیزبەندیاجێ خۆی کردوێتەوە. ناوەندی سەرەکی پۆڵای تەختە لە ناوچەی مینا واتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها باکووری ئەفریقا. با بچینە لای زانیاریەکانی تر و باسی توانای بەرهەمهێنانەکەی بکەین کە پۆڵای توانای بەرهەمهێنانی پۆڵای خاوی 10.7 ملیۆن تۆنی ساڵانەیە. بەرهەمی کۆتایی لە بەرهەمهێنانی پۆڵایە بەرهەمی سەرەکیمان هەیە و بەرهەمی مامناوەند و کۆتاییشمان هەیە. ئەو بەرهەمی کۆتاییە کە دروستیەکات تواناکەی 10 تۆنی ساڵانەیە، 10 ملیۆن تۆنی ساڵانەیە. ئەمە تواناکەیەتی بەڵام 100 بۆ 195 تواناکەی بەرهەمەهێنێت، دواتە ئەوەی کە بە شێوەی ڕاستەقینە لەم کۆمپانیا بەرهەمهێنرێت لەم کارگەی بەرهەمهێنرێت زۆر کەمتر نییە لە تواناکەی. بەکارهێنانی ئەم پۆڵایە لە پیشەسازی ئۆتۆمبیلە، لە بیناسازیە، لە پیشەسازی نەوت و غاز و بۆ دروستکردنی کەرەستەی ناوماڵیش بەکار ئەهێنرێت. هەناردەکەی بە شێوەیە کە ساڵانە 3 ملیۆن تۆن تەنها مبارەکەی ئیسفەهان هەناردە ئەکات و پشکەکەی 125 بەرهەمهێنانەواتە ئەوەی کە ئەو کارگەیە بەرهەمی ئەهێنێت 125 بۆ هەناردەکردنە ئەوی تری بۆ بەکارهێنانی ناوخۆیە. داهاتەکەی ساڵانە نزیکەی 12 میلیارد دۆلارە. بۆیە ئەڵێم نزیکە زۆر جیاوازە ئەکەوێت لەبەرەوەی کە پۆڵا ینی کانزایەکی جیهانیە، نرخەکەی لە بازاڕە جیهانیەکانە ئاڵوگۆڕی بەسەرادێ بەرزی و نزمی تۆمارەکات جگەلەوەی کە خۆی زانین ئێرانیش هەندێک ئاستەنگی هەیە لە هەناردەکردن و بابەتی لەو شێوەیە. بۆیە بەردەوام لە نێوان 9 بۆ 12 میلیارد دۆلار داهاتی ساڵانەی هەیە. کڕیارەکانیشی بەگشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، وڵاتانی باکووری ئەفریقا و وڵاتانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیان. با بچینە لای کۆمپانیای پۆڵای خوزستان. ساڵی 1960 دامەزراوە، ساڵی 1970 دەست بەکار بووە. ئەمەش دیسان وەگوتم لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە کراوە، بە دیاریکراوی ئیسرائیل کراوەتە ئامانج. ڕوبەرەکەی 8.3 کیلۆمەتر چوارگۆشەیە، 14,000 کارمەندی هەیە لانی کەم سەر و 14,000 کارمەند. پێگەی پیشەسازیەکەی بەم شێوەیە دووەم بەرهەمهێنەری پۆڵای خاوی ئێرانە و گەورەترین بەرهەمهێنەری بەرهەمی نیوە ئامادەوە کەوتم 3 قۆناغی هەیە. لە قۆناغی ناوەندا ئەم کارگەی خوزستانە گرنگێکی یەکجار زۆری هەیە. ساڵانە 2 ملیۆن تۆن کارگەی پۆڵای خوزستان هەناردە ئەکات و 150 ئەوەی کە بەرهەمی ئەهێنێت بۆ هەناردەکردنە. کڕیارەکانیشی بە گشتی وڵاتانی ڕۆژهەڵات، وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، وڵاتانی باکووری ئەفریقا و هەروەها وڵاتانی ڕۆژهەڵاتی ئاسیان.
توانای بەرهەمهێنانەکەی پۆڵای خاو ساڵانە 3.8 میلیۆن تۆن بەرهەمەهێنێت. ئاسنی ئیسفەنجینۆئێک ئاسنە جۆرێک لە ئاسنە کە بۆ بەکاربەری دەرەوە نییە، هەر لە پیشەسازی پۆڵایە بەکارهێنن. ساڵانە 4 میلیۆن تۆن لەمەش بەرهەمەهێنێت و بەردی ئاسنی خڕیش دیسانەوە یەکێ لە بەرهەمەکانی کە ساڵانە 6.4 میلیۆن تۆن بەرهەمەهێنێت. بەکارهێنەرانی بەرهەمەکانی پۆڵای خوزستان ینی کەرتی بیناسازیە و هەروەها بۆ دروستکردنی بۆریە جۆرە جیاوازەکانی لە پیشەسازی نەوت و غازا بەکارەهێنرێت بۆ دروستکردنی پۆڵای تەختی وەکووتم لە پیشەسازی بۆ نمونە ئۆتۆمبیل و هاوشێوەیە بەکارەهێنرێت. ئەمە ژێکێکی تر لەو کەرتانەیە کە بەکاری ئەهێنێت. بەڵام ئەمێ بچمە لای بابەتێکی تر لەوەتیەوە کە ئەم جەنگە لە ئارایە بە تایبەتی لەم قۆناغانەی دواییە بابەتێک زۆر گرنگە، ئەویش کۆنتترۆلکردنی گەروی هورمزە کە بۆتە جێی مناقەشەیەکی زۆر لە 15 خاڵەکەی ترامپی شاهەیە لە جوابەکەی ئێرانی شاهەیە و بە دیاریکراوی ئێران داوای کردووە کە ئەو هەژمونیەی خۆی لە گەروەکەیە بپارێزێت. منەمەوێت لێرە بە ئینفۆگرافیکێک زۆر بەوردی بارودۆخی هەندێک ینی دوورگەتان بۆ بخەمە ڕوو کە زۆر گرنگن لە دەنگۆکانە لە پێشبینیەکانە ئەوترێت کە ترامپ هەوڵەدات کە هێزی زمینی داببەزێنێت و کە هێزی زمینی داببەزێنێت چەند دوورگە زۆر گرنگن. زۆرمان باسی خارک کردووە، باسی 4 دوورگەتان بۆ کەم بە دیاریکراوی ئەکەونە سەر گەروی هورمز. با سەرەتا من بەم نەخشەیە باسی گەروی هورمزتان بۆ بکەم. ئەمەی کە لێرە ئەیبینین گەروی هورمزە زۆر بە دیاریکراوی دیارە. بەندەری عەباسە بینین، لە بەندەر عەباس بۆ گەروی هورمز 4 دوورگەی زۆر گرنگەیە کە وەکووتم ئەمانە ڕەنگە لە داهاتوە ئەگەر باس بێتە سەر هێزی زمینی چەقی ناسەقامگیریەکان بن. ئەم گەروانە کوێن؟ هورمز، لارگ، قشم کە زۆر گرنگە و هەنگام کە ڕەنگە گرنگیەکی ئەو تۆی نەبێ. بابەتێکی تر کە زۆر گرنگە دیسان لەم دوورگانە کە ئەکەونە کەندا و لای نزیک گەروی هورمز ئەوەیە کە تۆمبی گەورە، تۆمبی بچووک و هەروەها ئەبوو موسا 3 دوورگەی زۆر گرنگن کە هەر لە نێوان ئیمارات و ئێرانیش مناقەشە هەیە لەسەرم دوورگانە. ئیمارات بەهی خۆی ئەزانێ و ئێران سوورە لەسەر خاوەندارەتی کردنیان و ئەوەی زۆر گرنگە ئەم ڕێڕەوە باریکە کە لێرە بەم هێڵەشینە دیاریمان کردووە ڕێڕەوی ئەو کەشتیانە کە بە کەنداوا دێن و بە گەروی هورمزاتێ ئەپەڕن ئەوە ڕێڕەوی کەشتیوانی و لەوێەوە ئەبێت تێپڕن بۆی بێن بە گەروی هورمز بڕۆن. پرسیاری زۆر دروست دەبێت کە ئەوەی تری بۆچیە و ئەسڵەن لە گەروی هورمزیشە ئەوترێت کە ینی بەشێکی کەمی بۆ کەشتیوانی ئەشێ لە بەرەوەی کە تەنکاوە. بەڵام ئەگەر بمێ باسی ئەو دوورگانە بکەم کە ئێستا ئەو 4 دوورگە بە دیاریکرای کەوتم لەسەر وەزاڵن بەسەر گەروی هورمزە. سەرەتا قشمە. قشم دوورگەیەکی زۆر گەورەیە، گەورەترین دوورگەی ئێران و هەموو کەنداویشە. ڕوبەرەکەی 1500 کیلۆمەتر چوارگۆشەیە، 200,000 کەسی ژمارەی دانیشتوانیەتی. ئەگەر باسی پێگەی قشمتان بۆ بکەم نزیکترین دوورگەیە لە گەروی هورمزەوە و دوورگەیەکی گرنگ و استراتێژیە و شوێنی پرۆژەی پردیکەنداوە. پرۆژەی پردیکەندا و پرۆژەی پردێکە کە ئێرانەوێ ئەو دوورگەیە قشم بە بەندەر عەباس ببەستێتەوە. پرۆژێکی استراتیژی و گرنگە لە ڕووی بازرگانی و لە ڕووی گەشتیاریشەوە. با بچینە لای بابەتەکانی تر بزانین هەر دەربارەی قشم چی ترمان هەیە. پێگەی ئابوووریەکەی ناوچەی ئازادی بازرگانیە قشم لە ڕووی گەشتیاری و گرنگێکی زۆری هەیە. لە ڕووی پیشەسازیشەوە زۆر گرنگە. پیشەسازی نەوت و غاز لە قشم گرنگێکی زۆری هەیە. پیشەسازی دەریایی لەوانە بۆ نمونە ماسی گرتن دیسان ڕۆڵێکی گرنگە بینێ و بازرگانی و ترانزیتیش گرنگێکی زۆر بە دوورگەی قشم ئەیات. با بچینە لای داتاکانی تر و باسی هورمزتان بۆ بکەم. وەکووتم دوورگەی هورمزیش یەکێکە لەو 4 دوورگەیە کە زاڵە بەسەر گەروی هورمزە و ئەوترێت ڕەنگە ئەگەر بێت و ئەم جەنگە پەرە بسەنێت و ئەگەر بێت و ڕێنەکەون و ئەگەر بێت و ئەگەرەکان بۆ هێزی زمینی بچێتە بواری جێبەجێکردن و ئەمە یەکێکە لەو دوورگانە کە بیری لێ ئەکرێتەوە ڕەنگە بێ بە چەقی ململانەکان. ڕوبەرەکەی 42 کیلۆمەتر چوارگۆشەیە، 7,000 کەس دانیشتووی هەیە و بە تەواوەتی گەروی هورمز کۆنتترۆڵەکە خاکی سووری هەیە. هورمز ینی دوورگەی هورمز بە خاکە سوورەکەی بەناوبانگە ماوەی ڕابردوو کە گەشتیاری زۆر ڕیان تێکردبوو هەر کەس چنگێ لەو خاکە سوورەی بردبووەوە هاواریان لێ پێیابوو میدیاکان و لانی پەیوەندیداروتیان بۆ خاستری خوا بیگەڕنەوە لە بەرەوەی کەمە تایبەتمەندیەکی زۆری هەیە و ئەو خاکە ئەلمنیۆمی تایە بە دیاریکراوی لە ڕووی پیشەسازی و بە تایبەتی پیشەسازی ئەلمنیۆم و گرنگێکی زۆری هەیە. لە ڕووی گەشتیاریشەوە دیسانەوە هورمز گرنگێکی یەکجار زۆری هەیە. با بچینە لای
لارک بزانین لارک گرنگیەکەی لە چیایە 50 کیلۆمەتر چوار گۆشەیە 2000 کەس ژمارەی دانیشتوانێتی ئەم دوورگانە زۆر گەورە نین لە ڕووی سەربازیەوە و لە ڕووی چاودێری گەروی هورمزەوە زۆر گرنگە بۆیە ئەمە ڕەنگە یەکێک بێ لەو گەروانە لەو دوورگانە کە مەترسی لەسرە و دامەزراوەی بەرگری و ئیداری لێیە لا لارک وەکووتم بۆ چاودێریکردن و بەڕێوەبردننی گەروی هورمز. با بچینە لای داتاکانی تر بزانێکین دەربارەی لارک دیسانەوە پیشەسازی دەریایی و پیشەسازی گەشتیاری لە لارک زۆر گرنگە بەڵام ئەوەی کە لارک لە دوورگەکانی ترجیاکاتەوە وەکوتم ئەوەیە کە لایەنی سەربازیەکەی بۆ چاودێریکردنی هورمز بەهێزترە لە دوورگەکانی تر. با بچینە لای هێنگام کەوتم ڕەنگە هەندێک گرنگیەکەی کەمتر بێت دوورگەیەکی زۆر بچووکە 45 کیلۆمەتر چوار گۆشەیە 900,000 کەس ژماری دانیشتوانێتی ئەگەر ئەمە هەڵەیەکی تیان 900 بۆ 1000 کەسە زۆر بچووکە. ئابوووریەکەی پیشەسازی دەریایی و هەروەها گەشتیاری ئەم دوو کەرتە ئەم دوو بەشە گرنگیەکی زۆر بە هەنگامێن کەوکوتم دوورگەیەکی زۆر بچووکە و ڕەنگە ئەگەر بینە سەر ڕیزبەندی بەراورد بەو چوار دوورگەی ترکا وتم گرنگیەکی زۆریان هەیە بۆ گەروی هورمز ئەمە هەندێک لە ڕیزبەندەکانی خوارەوە بێ لە ڕووی گرنگیەوە. بەم داتانە بەم زانیاریانە دەربارەی ئەو دوورگانە کە ئەکەونە گەروی هورمز کۆتایی بە هەواڵابووریەکانی ئەمڕۆ هێنم. سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە.